بینەران و بیسەرانی بەڕێز لار شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە سەردانی شاندی هاوپەیمانی نیشتیمانی لە عێراق بۆ هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوەخۆی هەرێمی کوردستان، ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان، هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان. لە تەوەری یەکەمماندا محەممەد حاجی مەحموود بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد حاجی مەحموود بەخێر بن بۆ باسی ڕۆژ. دەسەرەتادا من نەمویست پۆستی جەنابتان بخەمە ڕوو لەبەرەوەی ویستم خۆتان بناسێنن بە بینەرانی کوردستان بیشتار و باسی ڕۆژ هەرچەندە کە ئێوە ناسراون، بەڵام بۆ دیاریکردنی پۆستەکە ئێوەم ئازاد کرد. دیارە کۆمەڵێک پرسێ لەگەڵ بەڕێزتان دەمانەوێت تاوتوێ بکەین، ئەو پرسانش پەیوەندیدارن بەوەی کە شاندێک لە بەغداوە دێتە هەرێمی کوردستان و کۆمەڵێک دۆسێ لەگەڵ هەرێمی کوردستان دەخاتە ڕوو، لەوانە شاندی بەغدا داخوازی ئەوە دەکات لە هەرێمی کوردستان پرۆژەی سربەخۆیی دوا بخەم. دیارە ئێستا دیمەنەکان بە باشی بە ئێمە دەگات. بەڕێز محەممەدی حاجی مەحموود دووبارە بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. ئەگەر جۆت لە دەنگی من بێ پێم خۆشە لە سەرەتادا چۆن گفتوگۆل لەگەڵ بکەین، وەکو باوکی پێشمەرگەیەکی شەهید، وەکو سەرکردەیەکی کورد، وەکو پێشمەرگەیەکی کۆن، وەکو سکرتێری گشتی حزبی سۆشالیست دیموکراتی کوردستان بە چ شێوەیەک گفتوگۆ بکەین؟ زۆر سپاس. وەڵا هەر ناوەکەی خۆ محەممەدی حاجی مەحموود بەستەوەندە. باشە. بەڕێز محەممەد حاجی مەحموود، شاندی بەغدا، شاندی هاوپەیمانی نیشتیمانی ئەمڕۆ دوێنێ لە هەولێر بوون، باسی سربەخۆیی قیادەی کورد، سەرکردایەتی کورد، باسی سربەخۆییان لەگەڵ شاندی هاوپەیمانی نیشتیمانی عێراق کرد. ئایا ئەمان بۆ ئەوە هاتبوون کە بە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بڵێن پرۆژەکەتان بوەستێنن پرۆژەی سربەخۆیی؟ زۆر سپاس. وەڵام منەمێ هەندێک تۆزێک تەفاسیل باسی بکەم. خۆی هاتنی ئەو وەفدەی هاوپەیمانی نیشتیمانی شیعی لە عێراق کە زۆرینەی لایەنە شیعەکانی پێکێناوە، ئەوەی کە هاتووە لە ڕاستیا ڕەنگە تەئسیراتی کەسایەتیەکی وەکو بەڕێز سەید حەکیمی لەسەر بوو بێ، چونکە سەید حەکیم بەخۆشی و باوکیشی و باپیری ئەمانە هەموو دۆسی کورد بوون لە کۆنەوە و خۆشی پیاوێکی باش و حەزەکە دۆستایەتی کورد و ئەو پەیوەندیانە بپارێزیە، چونکە خۆ پێش ئەو کەسایەتی تر سەرۆکی ئەم هاوپەیمانیە بوو. ئەوە تقریبا حدودی چەندین ساڵە یا ئەوە زیاتر لە 12 ساڵە یەک ڕۆژ ئەوانە کۆ نەبوونەوە هاوپەیمانی شیعی بێرن بۆ کوردستان. ئەمە ڕەنگە خاڵی یەکەم تەئسیراتی بەڕێز سەید حەکیم خۆی وەکو کەسایەتی خۆی و ئیتیجاکەشیان ئەوان هەروە دۆستی کورد بوون و دۆسی کوردن کە هاتوون بۆ کوردستان، ڕەنگە ئەوە سەرەتای دەستپێکردنەکەیان بوو بێت یاتەواتە ئەم زەختی کرد بێ لە هاوپەیمانی کە ئەم سەرۆکێتی کە بەو ئیتیجایە وەڕوو لە کوردستان بکەن و بێنە کوردستان. ئەوە من پێم وایە خاڵی یەکەمە. خاڵی دووهەم پرۆژەیەکیان هێناوە. پرۆژەکە لە ڕاستیا دوای ئەوەی کە بینیمان پرۆژەکە کۆمەڵێک شتی تێدایە. من پێم وانییە ئەو پرۆژە تەنها ڕێی سەید حەکیم خۆی بێ، بەڵکو ڕەنگە ڕێی هەموو شیعەکان و ڕەنگە خەڵکی تریش بێ لە عێراقدا. ئەو پرۆژەیە پاشگەز بوونەوەیەکی پێوە دیارە لە دەستوری عێراقیدا. ئەوەی کە من هەستەکەم پرۆژەکە ئەوێ ببێتە بەدیلێک بۆ دەستوری عێراق، یاخود بۆ ئەو دەستوری عێراق وایە زۆر ینی زۆر بەلای کووردا هاتووە یا زۆر لە داواکانی کوردی لە زیاد لە خۆی تێدایە. ئەمە شتێکە بۆ کەمکردنەوەی ئەوانە، واتە بەدیلێک بێ بۆ دەستوری عێراقی. ڕەنگە هەندێک خاڵی تێدایە وەکو مەسەلەی باسی مادەی کۆنی 140 و باسی ئەوانە ئەکات، بەڵام لە ڕاستیا پرۆژەکە گەر ورد سەیری بکەیت ڕەنگە
ڕەنگە مەسەلا پێویستی بە لێکۆڵینەوە و خوێندنەوەی زیاتر و دراسەکردن بێ، بەڵام لە ڕاستیا پرۆژەکە شتێکی نوێی تیانە و من پێم وانە شتێکی تیاابێ بۆ ئەوەی کە بەڵام هاتنەکە و نیەتەکە و گفتوگۆکردن لەسەری کردنەوەی دەرگاکە دەواازەکە خۆی هەنگاوێکی باشە. باشە لە کاتێکدا تەنیا کورد ئەوەی کە بتوانێ لە ماوەی ڕابردوودا بەدەستی خست بێ، ینی دەستوری عێراق بووە هەموارکردنەوەی دەستور، ئەمە بە شێوەک لە شێوەکان ئامانجێکی سیاسی لە پشتەوە نییە تاوەکو مافەکانی کوردیش لەو دەستورەدا کەم بکرێتەوە؟ ئەوە گەڕانەوە نییە؟ خۆی ئەوان باسی ئەوانیان نەکردووە. من خۆم ئەوە قەناعەتی خۆمە، چونکە ئەوان باسی دەستور ئەوانیان نەکردووە، بەڵام ئەمە کە ناویانە کە تۆ ئەمەد ئیمزا کرد لەلایەن ئەکسەرێتی عێراقەوە ئیمزا بکرێت و تۆی ئیمزاد بکرد، مانای ئەوەیە ئەمە ئەبێتە جێگرەوەی بۆ دەستوری عێراقی. واتە تۆ واز لە شتەکانی پێشوو دێنی لەسەر ئەمەیان ڕێگەکەوی، دائیمەن شتێک لە دوای شتێکی ترهات ئەوە ئەبێتە ئەساس بۆ بەڕێوەبردن و بۆ کار لەسەرکردنی. بۆیە من پێم وایە ئەمە ینی کورد پێویستە زۆر بە وریایی مامەڵی لەگەڵا بکات و من خۆم لە ئەساسا بە خەتەری ئەزانم. باشە ئێستا لە ڕووی ئەرزەوە ینی پێکاتەی شیعە باڵات دەستە هەر لە 2023 تاوەکو ئێستا ڕۆژ بە ڕۆژیش ینی دەسەڵاتی ئەوان لە عێراق فراوانتر دەبێت. ئەوەی کە مافی پێکاتەکان بپارێزێت دەستورە، ئایا ئەوەت لە شاندی هاوپەیمانی نیشتیمانی خوێندەوە کە ئەوان دەخوازن لە ڕووی دەستوریەوەش مافی پێکاتەکانی دیکە کەم بکەنەوە؟ خۆی لە قسەکان و لە ڕێیەکانە دیار بوو کەوا مەوزوعەکان تەرەحکردنی ئەوان بە هیچ شێوەیەک ناوی کورد نەهاتووە مەسەلا لە باسەکاندا، تەنها ئەوەیە هەمومان عێراقین، هەموو وەحدەی عێراقی پارێزین، عێراق زۆر مهمە، هەموو پێکەوە لە عێراق بین، هەموو ئالەم شانەی تێدا، ینی باوەی تیانە کورد مافی چارەنووسی هەیە، کورد حیسەی چەنە لە عێراق، تورکمان حیسەی چەنە، مەسیحی حیسەی چەنە، پێکاتەکانی تر چەنن، هیچ ئەم شانەی تێدا نییە. سونە لە عێراقا حیسەی هەیە نییە، ئەم شانەی هیچ تێ نییە، هەموو عێراقین، وەحدەی عێراقی، عێراق بپارێزین، حدودەکان بپارێزین، ئالەم بابەتە قسانە بوو زۆری. باشە کورد لە بەرامبەریدا پرۆژەی سربەخۆیی باس کردووە، ئەوان چۆن پێشوازیان لەم داواکاریەی کورد کرد؟ ینی بەپێی زانیاریەکان وەڵامی ئەوان ئەوە بووە کە جارێ پێویست ناکە ئەم پرۆژەیە باز بکەن. وەڵا خۆی ڕەنگە بەو هینە نەبێت بەو زەقیە، بەڵام بەتاکید ڕاوبۆچوونەکان لەسەر ئەوە بوو. دوایش من بینیم هەندێک لەو بەڕێزانەی وەفدەکە قسەیان کرد لە ڕاگەاندنەکان، باسی ئەویان کردکەوە سربەخۆی ئیستا وەختی نییە، وەختی هەیە وەحدەی عێراقی یەک بێ، بەڵام سربەخۆی وەختی نییە. ئەوانە ئێمە باسی زۆر شتمان کرد، هەموو وەفدەکە قسەیان کرد، هەریکە لە ئاستی خۆی پێکاتەکانی تری کوردستانی قسەیان کرد، هەموو باسی سربەخۆیی کرا، هەموو لایەنەکان قسەیان کرد، مەشارەکەیان کرد، بە تاکید ئەوانیش قسەیان کرد، ئەوانیش بە زۆر هەندێکیان بە نازانم زۆر شارەزاییان نەبوو لە مەوزوعەکان، زۆر علاقاتیان لەگەڵ لە کۆبوونەکانی پێشووی کووردا دانەنیشتبوون لەگەڵ بەغدا. ئەوانە بە تاکید ئەوانە زیاتر و بەفەلایان و مەسەلە کە باسی سربەخۆییدا کرد پێی گرژەبوون و یان وەختی نییە. باشە زۆر جاریانی کورد عاتیفانە سیاست دەکات، دەڵێ لە ڕابردوودا ینی شیعەکان هاوسەنگەرمان بوونە، بەڵام لە 2023ەوە لەوەتەی ئەوان دەسەڵاتیان لە بەغدا گرتۆتە بەر دوو بڕیاری زۆر سەخت بەرامبەر بە کوردراوە. یەکێکیان بڕینی بودجەی هەرێمی کوردستان بووە، ئەوەی دیکەشیان ینی دروستکردنی کۆسب بووە لە بەردەم هاوکاریەکانی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی داعشدا. پێتان وایە پێکەوە ژیان لە بەغدا تاوەکو ئێستاش بۆ کورد بژاردەیەکە کە دەکرێت قسەی لەسەر بکرێ؟ من پێم وایە تا ئێستاش کورد هاوڵاتی عێراقی نییە، واتە هاوڵاتی دەرەجەیەک نییە،
تا ئەم لەحزەیە من قسەتان لەگەڵەکەم کورد وەکو هاوڵاتیەکی دەرەجەیەک لە عێراقا سێر ناکرێت لەلایەن عێراقی عەرەبی عێراقەوە. کەوایە کاتی ئەوە هاتووە پرەنسیپی وەکو دوو دراوسەی باش پەیڕەو بکرێت لە هەرێمی کوردستان، عێراق و هەرێمی کوردستان وەکو دوو دراوسەی باش؟ خۆی هاتنی هەیئەتەکە کاکامەران من پێم باشە لەژنەش دروست بکرێت، پێم باشە گفتوگۆشی لەسەر بکرێت، واواتێ نەگەن کە ئێمە هەموو شتەکان ڕەدەکەینەوە، بەڵام لەم گفتوگۆ و ئەوانەدا ئەوان شتێکیان نووسیوە هێناویانە، ئێمە شتێک ئامادە بکەین، ئێمە داواکانی خۆمان لەناو ئەو پرۆژەیە هەرچێکی ناوەنێن داواکانی کورد کە یەکیان مەسلەی سربەخۆیی یا کۆنفیدراڵی یا سربەخۆییە تێیدا تەسوید بکرێ و لە سەدا ئێمە چەندێک لە وەزارەتی دیفاع داهاتی و ئیمکانەتی وەزارەتی دیفاع بەر پێشمەرگە ئەکەوێ، لە سەدا چەند داهاتی عێراق بەر خەڵکی کوردستان ئەکەوێ و ئەو داهاتەی لە کوردستانە چەندی بۆ کورد بێ و چەندێکی زیادە یەکەمە بێت لە بەغداوە بۆی دێت، واتە ئێمە لەسەر مەسەلەی حدود گرنگە بۆمان و ئەم هەرێمەی کە ئێمە هەمانە لای ئەوان حدودەکەی کوێیە. من پێم وایە ئەوە خاڵی یەکەم بێ لەگەڵیان باز بنووسرێ، ئەو هەرێمە ئێمە قوبوڵمانە، بەڵام حدودی ئەم هەرێمە کوێیە، ینی ئەوەی ئەواندا ناوە کە بانمەخان و فایدە و شێراوا و جەبارە و قۆرەتوو بێت، یاخود ئەوەی کە ئێمە ئەڵێن حدودە تاریخەکەی کە لە مەنسووریە و لە حەمرین و فەتحە و تا ئەڕاتەوە خاپۆر ئەو زنجیرە چایەیە، ئەبێ بەڕاستی ئەبێ زۆر بە سەراحەت قسەیان لەگەڵا بکەین، با گفتوگۆش بکەین، ئێمە ڕای خۆمان ئەڵێن بەوان ئەوەی ڕای خۆیان بڵێن. پێم وایە گفتوگۆکان ڕەت نەکەینەوە، چونکە ئێمە خۆتان نەزانن کورد هیچ کاتێک گفتوگۆی ڕەت نەکردوێتەوە، بەڵام ڕاکانی خۆمان بڵێن، شەرم نەکەین و ئەوەی خۆمان هەمانە و ئەمانەوێت ئێمە بە ڕاشکایی پێیان بڵێن. کەواتە پێ دوایە تەنیا خاڵی ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دیاریکردنی سنووری هەرێمی کوردستانە؟ پێم وایە سنوور خاڵێکی گرنگە، ئەگەر لەسەر سنوور ڕێکەوین لەسەر ئەوانی تیژ پێم وایە ڕێگەکەوین. باشە، بەغدا ینی کورد زۆر گرە و لەسەر ئەوە دەکات کە بە ئاشتیانە ئەم پرسانە چارەسەر بکات، بەڵام دوای ئەوەندە ساڵە دەرفەتی ئەوە هەیە بەغدا لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ قەناعەت بە داخوازیەکانی خەڵکی کوردستان بهێنێ؟ پێم وایە تا ئێساش وەزعەکان لە ساڵحی کووردە و ئەوان ناتوان خەت بەسەر کووردا بێنن. کورد هێزێکی ئێستا گەورەیە لە منتیقەکە، بڵانسە لە منتیقەکە، چ لە ڕووی پەیوەندیەکانی لەگەڵ دنیا و چ لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیا و چ لەگەڵ بەرەنگاربوونەوەی هێزێکی گەورەی وەکو داعیش کە لە سەدا چلی ئەرزی عێراق و 50 ئەرزی سووریای داگیر کرد، کورد لە سەدا چلی لەسەندەوە دەری کرد، شکاندی ڕاوینا لە کوردستان. ئەوانە کۆمەڵێک وەسایقن کە تۆ کاری لەسەر بکەیت و هەموو حکوومەتەکانی عێراقیش ئەگەر لە جەناب ئەزانی لە عەبدولکەریم خاسم و عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارف و ئەحمەد حەسەن بەکر و نازانم هەموو ئەوانە تا سەدام حوسێن کە دژادی کوردیان کردووە، ئەوانە نەتیجیان بۆ کوێ ڕۆیشتوە. بۆیە پێم وایە ئەبێت ئەوان گفتوگۆوە لە ڕێی گفتوگۆ چارەسەری مەسەلەی قەزیەی میلەتێک بکەن. کورد کتلەیەکی پەرلەمانی نییە لە بەغدا، کورد نەتەوەیەکە لە عێراق. ئەگەر کورد لە عێراق نەبێت، عێراق ناوی عێراق نابێ، ناوی عێراق نابێ، وەکو مەسەلا ئەوەی عەرەبیە سعودیە عەرەبیە، سووریای عەرەبیە، نەزەم جەزایری عەرەبیە، مەغریبی عەرەبیە، بۆن عێراق ناوی عێراقە بەتەنها، بەتاکید یەمەنی عەرەبیە، بەتاکید تەنها لەبەر کووردە، کوردی تیا نەبێت ئەویش بێتە عێراقی عەرەبی. زۆر باشە. لە کاتێکدا ئەگەر گفتوگۆکان دەرەنجامی نەبوو وەکو چەند ساڵی ڕابردوودا، ینی پێگەی هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ پێتان وایە عێراق لەو پێگەیە دابێ زمانی هێز بەرامبەر بژاردەی هێز بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاربهێنێ؟ ئەو توانایی دەبێ؟ من پێم وانییە جارێکی تر عێراق ببێتەوە بەو عێراقەی زمانی سەدام شیعە و سونە هەمووی لە یەک جێشا کۆکاتەوە و پەلاماری کوردستانی پێبدا، چونکە هەر کێشەیەک لەگەڵ بەغدا
ڕوو بدات لەگەڵ هەر پێکاتێکی بەغا کە دوو پێکاتەی سونە و شیعەیە پێکاتەکەی تر لەگەڵ کورددا ڕێگەکەوێت. زۆر باشە دیارە خاڵی سەرکەوتنی گەلی کوردش لە یەکڕێزی نێوماڵی کووردە لە ینی برایەتی نێوان کووردە بابینە سەر ڕەوشی نێوەخۆی هەرێمی کوردستان 2 ساڵ بەردەوام لە نێوان حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ملبادان و تەنانەت هەندێک جار ملشکاندنیش باسی لێوە دەکرێت لە نێوان حەزب و لایەنە سیاسیەکان لە ئارادایە پاش 2 ساڵ کە زەرەری یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. ئایا کەش و هەوا ئێستا لەبارە حزبەکان یەک بگرن ڕێککەون؟ وڵا بەداخەوە کاک کامەران پێم وایە خەڵکی کوردستان ئەوەی لە دەستی هات کردی ئەوەی کە نەکرا ڕەنگە پێی نەکرابێت خەڵکی کوردستان ئەنفال کرا کیمیاوی لێیدا دەربەدەر کرا زیندە بەچاڵ کرا پێم وایە مستحقی ئەوە نییە ئێستا دووچاری ئەو وەزعانە بێ لە کوردستاندا بۆ بە تایبەتی زیاتر لە 700,000 تەلەبە لە کوردستاندا بێبەش بکرێت لە خوێندن کێ تەعویزی ئەو خوێندنەی پێکاتەوە نەتوانێت خەڵک معاشی بدرێتێ نەتوانێت کاری ڕۆژانەی خزمەتگوزاری چی ئەمانە لەسەر ئەمانەشەوە هەموو شەوێک یعلامەکان و دنیا وا بکات خەڵک تووشی عەساب بکات لە ناو ماڵەکەی خۆیدا هەموو ڕۆژێ وا بزانێ هەموو دنیا تووشی ئەوە بووە لەبەرەوەم پێم وایە ئەوە هەستکردن بە مەسئولیت پێویستە چارەسەری ئەوانە بکە و من پێشم وایە خەڵکی کوردستان یا زۆری هێزە سیاسیەکانیش کێشەیەکی ئەوتۆیان نییە لە ئینایسا سیرەکەی ڕەنگە بۆ یەکەم جار بێ پێشمەرگە لە جەبهەیەکی 1500 کیلۆمەتری پێکەوە بەرامبەر یەک دوژمن بێ ینی لە ئێستاش سبینێ مەسەرە لە جمعەکانە بڕۆ مزگەوتەکان هەموو هێزەکان هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە لە نوێژن بڕۆ تەعزیەکان هەمووی پێکەوەیە ئەمە پێم وایە لە عینێکی ئەوەیە مەحدودە لە بینی مەجموعەیەک لایەنی سیاسیدا ئەو کێشانە ئەویش خۆر لەبەرەوەی نییە لایەنێک بێ من میترۆ دروست دەکەم لە کوردستان شارەکانەکەمە میترۆ لایە ڕێی لێ بگرێ لایەک بڵێ من پارەی نەو دەدەمە هەموو خەڵکی کوردستان لایە ڕێگەی لێ بگرێ بڵێ من ئەمێ ئاوادانی بکەم و ئەمەوێت نیشتە جێبوون چارەسەر بکەم لایە ڕێگەی لێ بگرێ هەمووی لەبەرەوەیە کە چەنی دەستەکەی و چەنی بەرەکەوێ من پێم وایە ئەو میلەتە گوناحە حەق نییە بەو شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێت. باشە ینی پاش ئەو 2 ساڵە کە خەڵک زۆرماندی بووە بێتاقەت بووە پێ دوایە تێگەیشتنێک دروست بووە لەلایەن تەواوی حزبەکان کە لەسەر یەک مێزدا بنیشن و ڕخ و قینەی ڕابردوو بەلاوە بنێن؟ وڵا خۆی دوای ئەوەی دەستپێشەرەکەی بەڕێز کاک مەسعود بەردانی سەرۆکی هەرێمی کوردستان هەموو لایەنەکان هەرێکێک بە شێوەیە پشتیوانیان لێ کرد و تەیدیان کرد چونکە ئەینی ئەم قسەیە پێش ساڵێک کردی لە کۆبوونەوەیەکە لایەنەکان ئامادە نەبوون پێشوازی لێ بکەن بەڵام ئەم جارە هەموو لایەنەکان هەرێکێک بە شێوەی خۆی و بە ئوسلوبی خۆی پێشوازی لێ کرد مانای ئەوەیە گەیشتۆتە حەدێکەوە هەموو لایەک هەوڵی ئەوە بدا بە بیری ئەو بانگەوازەوە بچێت یا پیری ئەو پەیامەوە بچێت بۆ چارەسەری کێشەکان بۆیە ئومێدەکەم ئەو زەمەنەکە یارمەتی دابێت و مەسەلا شەڕی داعش بەرە و کۆتایی ئەڕوا لە ناوچەکانی تری کوردستاندا و زۆر وەزعیتر گۆڕانی بەسەر هاتووە ئیستا ئەمریکا گۆڕانی بەسەر هاتووە ئەمانە کۆمەڵێشتە دێ لە منتیقەکە رووسیا هاتوۆتە منتیقەکە بە هۆی ئەم حکومانە پێویستە کورد خۆی ئامادەکە بۆ گۆڕانکاریەکانی دوای ئەم ڕووداوانە کە کورد لەکوێ ڕووداوە سیاسەکانی ئەو منتیقەیە ئابێت. باشە دیارە لە ڕابردوودا هەر 5 حزبەکە لە کۆبوونەوەی 5 قۆڵیدا بڕیارە چارەنووسازەکانیان دەدا سەبارەت بە هەرێمی کوردستان بەڵام ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێ من لە مەودووە لە کۆبوونەوەی 5 قۆڵیدا ئامادە نابم دەبێ تەواوی پێکاتەکان حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشداری لەو کۆبوونەوانەدا بکەن بۆ ئەم پرۆژەیە بۆ ئەم بڕیارە ئێوە چۆن دەڕوانن؟ ئێمە پێمان وایە هەر لە سەرتاشەوە بواە وا بواە لە سەرتاشەوە جەنابی سەرۆکی هەرێم ڕازی نەبوو بە 5 حیزبەکە و 5 حیزبەکە خۆتانەزان هەموو شتێکیان قورخ کرد بۆ خۆیان و حکوومەتیان بۆ خۆیان دروست کرد وەفد بۆ خۆیان بوو لژنەی فۆزیە بۆ خۆیان بوو ڕەجنووسی دەسوور بۆ خۆیان بوو داهاتی کوردستان بۆ خۆیان بوو هەموو شتەکان بۆ 5 حیزبەکە بوو ئەو 5 حیزبە یا ئەو 5 پاڵەوانە ئەوە میلەتەکان خستە ساجی عەلی وەکو ئێستایان لێ کردووە لەبەرەوەم پێم وایە
ئەو بڕیارەی یا ئەو قەرارەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان قەرارێکی گرنگە و ئێمە بە گەرمی پێشوازی لەکەین و پشتیوانیشی لەکەین. باشە ئێوە لە وڵامی پرسیارەکانی مندا باز لەوە دەکەی کە هەر پێنج حزبەکە تەواوی داهاتەکانیان بۆ خۆیان دەبردەوە. دیارە پێشترش لێدوانێکی لەم شێوەتان هەبووە، بەڵام حزبەکان بە تایبەت بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیش بە توندی وەڵامیان دایەوە. چاوەڕێی وەڵامێکی لەم شێوەیە دەکرد؟ خۆی لە ڕاستیا ڕەنگە ئێستا زۆرتر ئەوەیە خۆ من جارانی پێشویژە و شتانە وتووە، بەڵام ممکنە ئێستا ئینتیخابات نازانی ئەکرێ یا ناکرێ مانگینەوە ئەوە هەمووی خەمی ئینتیخاباتێتی لە ڕاستیا ئەوە لە ئێستاوە خۆی بۆ ئەوە ئامادەکات ڕەنگە تەسیرات لەسەر ئینتیخابات بکات. من پێم وایە باشە ئەو هەموو تەلەڤیزیۆنە لە کوردستانە ئیشەکە بە چیە ڕات بە ئاوە ڕات کێ یارمەتیانەدا قدرەتی خواییە چۆنە ئەو هەمووی علامە لە کوردستان بە چیە ڕاخەوە ئەو حیزبانە هەتا جگەل لە یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان حیزبەکانی تر هەموو یەکی دوو تەلەڤیزیۆن و سیان و ئەوانیان هەیە علامیان هەیە باشە ئەمانە بە چیە ڕاخۆ لە خۆی بە قدرەتی خوایی ناڕوات لە بەرۆم پێم وایە ئەو هەموو خەڵکە خانە نشین کراوە لامات بەدەیان کتابم لای ئەڵێ ئەم خانە نشینە ئەمن بۆ بگۆڕێ یەکێترم بۆ قەسە شوێنەکەی خۆی خانە نشین لە دنیادا ناگۆڕێ مەسەلا ئەڵێ ئەو هەموو مستەشارە کە مستەشار نییە ئەو هەموو ڕاوێژکارە کە ڕاوێژکار نییە ئەو هەموو چەند ئەندامی پەرلەمانەیە ئەوە نەشە ڕاوێژکار ناو پەرلەمانی کوردستان هەیە باشە ئەمانە هیچێنە باشە خۆ لە ئیسراد نەکراوە دیارە ئەگەر ئەم حیزبانە هیچیان نەکردەوە وا دیارە میلەتەکە نەودەفرۆشێ و داهاتی وڵات دەبا و غەدر لە حیزبەکانەکات. باشە هەرچەندە ئەمڕۆ سەلاحەدین بەهائەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ڕاشکاوی بازدەوە دەکا کە هەر حزبێک بەرپرسیارەتی ئەو دۆخۆی کەوتۆتە سەرشان بەڵام لەگەڵ ئەوەشدا لایەنەکان داوای بەڵگە لە بەڕێستان دەکەن کە بەڵگە دەخوازن لەوەی کە کۆمپانیای نەوتیان هەبێ وە بەشداری لە دابەشکردنی داهاتەکانی نەوتیان کردبێ. کامەران بەڵگە زۆرە لە ڕۆژی 19/6 2015 سێ ڕۆژ پێش ئەوەی کە کۆبوونەکەی ناو پەرلەمان بکرێ و پەرلەمان لەوێ پارتی بخەنە دەرەوە لە ناو پەرلەمان و نازانم ناوی گەلە کۆمەکی بوو چی بوو لەو بابەتە ڕۆژی 19 مانگ بڕیادراوە بە ملیێن لیتر گاز دابەشکرێ لەسەر کۆمەڵە کومپانیە خۆ کومپانیەکان هەمووی ناوەکانی لای منە. باشە ئێوە لە شەڕی داعش ڕۆڵتان هەبوو کاتە حکوومەت و پەرلەمانیژی 5 حیزبەکە بوو. باشە ئێوە لە شەڕی داعش ڕۆڵتان هەبوو ئێوە لە شەڕی داعش ڕۆڵتان هەبوو تەنانەت خانەوادەکەت و خێزانیشت لە بەرەی جەنگدا بوو و کوڕێکی شت شەهید بوو. زۆر کەس باز لەوە دەکا کە ئەو حزبانەی ئێستا سکاڵات تۆمار دەکەن لە شەڕی داعش بەشدار نەبوونە و ڕۆلیشیان نەبووە. پێتان وایە ئەمە یعنی باجی ئەوە بێ کە ئێوە بەشداری شەڕی داعشتان کردووە؟ وڵا ئەوەیان ڕەنگە علاقەی بە خۆمانەوە هەبوو بێت هەر کەسێ بە خۆی و بەەوە ڕەنگە خەڵکی کوردستانەوە بزانێت بەڵام من ڕەنگە هەندێک ئیشی باشم کرد بێت کامەرانێکە ئەوانە وەکو ڕادیۆ 7 ساڵە بەس قسەکەن گوێ لە کەس ناگرن جنێوە دەن بە خەڵک و قسە بە ئەڵێن دادگا لە کوردستان نەماوە ئەڵێن نازام شورا نییە ئەڵێن حکوومەت نییە قانونی نییە من بە یەک کەلیمە سەلمادم کە قانون لە کوردستان هەیە و پەنیان بە قانون بردو ئەوواقع حکوومەتی یاریمی کوردستان جایزە بە من بدا ئەوە من یارمەتیم دان ئەوە کە حکوومەت یاریمی کوردستان 7 ساڵاڵێن نەما و هەموو شتەکان ناقانونیە و دادگانی ئەوە من بە یەک کەلیمە وام کرد کەوانە پەنا بۆ دادگا بەرن. خاڵێکی تر ئەوەیە باسی ئەوە کرێ مەسەلا شکاتوانە ئەگەر سەیرێکی ئەرشیفەکانی عێراق بکەیت دەیان لە جەریدەی سەورە و جەریدەی عێراقیە ئەمری گرتنی من و یادامی منی تایە باوەشی بێتە سەرەوە مشکلە نییە لای من بەڕاستی ئەوانە لای من زۆر گرنگ نییە بە دادگای خواکە دادگای کوردستان ئەوان قوبولیانەوە ئێمە خۆ هیچ کێشەیەکمان نییە. باشە هەرچەندە من کە باز لە شەڕی داعش دەکەم مەبەستم لەوەیە کە
هەر کەسێک لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردندا پروپاگەندا بۆ خۆی دەکا. ئێوەش کە بەشداری شەڕی داعشتان کردووە و باوکی شەهیدیشن، بێگومان ئەمە دەستکەوتێک دەبێت بۆ ئێوە. مەبەستم لێرەدا ئەوەیە ئەم باسکردنی ئەم بابەتە، گەورەکردنی ئەم بابەتە پەیوەندیدارە بەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان دەستکەوتی یاخود سەروەری حەمەی حاجی مەحموود بچووک بکرێتەوە؟ من پێم وانە خۆڕەنگە ئەوان کامەران پیان خۆش نەبوو من شەڕی داعاشیش بکەم. من کاتێک کە چوومە کەرکووک، ئەگەر جەنابتان سەیری ئەرشیف بکەن لە پەرلەمانی کوردستان دوو ئەندامی دوو فراکسیۆنی کوردستانی داوایان لە سەرۆکی پەرلەمان کرد، گوایە فڵان کەس بۆ ڕۆیشتووە چووە بۆ کەرکووک بۆ شەڕ، نە لە حکوومەتی هەرێمە نە لە وەزارەتی پێشمەرگەی ئەبێ بانیکەن محاسبەی بکەن. لەسەرەوە مشوم شەڕی داعش بکەم و ئەو بە ئیسراحەت لە پەرلەمان دانیشە و لە شوقەیەکی باشە ئیسراحەت بکات. ئەو رازی نەبوو من بچم شەڕیش بکەم لە اینجا. ئەو ئیستا چۆن رازیە ئەوەی تر لەبەرم پێم وایە خەڵکی کوردستان هەمووی ئەزانێت و ئێمە شەڕی داعش بۆ میلەتەکەمان و بۆ خەڵکی کوردستان ئەوەی کردومانە بەواجبێکی نەتەوەی نیشتمانیمان زانیوە و خەڵکی کوردستان پێم وایە ئەگەر ئەو جارەش لە ئینتیخاباتی کوردستان و ئەو منتیقەیە ئەگەر ئەوی تر دووبارە بکاتەوە دەستیان خۆش بێ با هەر ئاوەکو ئیسایان لێ بکەن لە خەڵکی کوردستان. من پێم وایە خەڵکی کوردستان زۆر وشیاترە لەوانەی کە پروپاگەندە و لە ئیستاوە باسی ئەوە ئەکەن. خۆ من لەسەر ئێمە ئەگەر لەسەر کۆمەڵکوژی خەڵک دادگایی ناکرێن، ئێمە لەسەرەوەی شەڕی داعشمان کردووی. باشە، زۆر جار دەگوترێ یعنی حەمەی حاجی مەحموود ئێستا لە پارتی دموکراتی کوردستان نزیکە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کۆبوونەوە هەستیارەکاندا بەشداری دەکا و ئێستا دۆخی گفتوگۆکان ینی بەرەو پێشەوە چووە. ینی ئەم وتانەی زێدەتر بۆ ئەوەیە حزبەکەی حزبی سۆشالیست دیموکراتی کوردستان لە ئیدارەی داهاتووی حکوومەتدا پۆستی باش وەربگرێ. وڵای خۆی لە ڕاستیا من لەگەڵ هەموو حیزبەکان علاقاتم باشە، لەگەڵ هیچ کەس علاقاتم خراپ نییە، لەگەڵ هەمویان ئێمە لەگەڵ هەموو حیزبەکان ئەوە سبینێ یادی یەکگرتووی ئیسلامیە، ئێمە بە هەموو مەڵبەندەکانمان وتۆ بچن بۆ یادی یەکگرتووی ئیسلامی. ئەنی لەبەرەوە ئێمە علاقاتمان لەگەڵ کەس خراپ نییە، لەگەڵ هەموو حیزبەکان دا حیزبەکان علاقیان لەگەڵ من چۆنەیە چۆنیە وە شتێکی ترە. من پێشم وایە چەندێک یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەون لە یەک نزیک بنەوە ئەوەندە لە سەدا 60 چارەسەری کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەکرێت، چونکە ئەو دوێزە بە کۆمەڵی حکم بە حکمی ئەوەی ئەوانە مێژوویەک علاقات و پەیوەندی خۆیان ئیمکانێت جەیش ئاسایش پۆلیس هەموو ئەوانە من پێم وایە توانێت لە سەدا 60 ئەوە دا ڕەنگە هەندێک لایەن پێی خۆش نەبێ کە من ئەو قسانە ئەەکەم، پێم وایە ڕەنگە هەندێک لایەن پێی خۆش بێت مەجالەکان هەبێت لە بینی هێزە سیاسیەکانە بۆی هەرێکێ بەلایەکی یابەرێت. من پێم وایە پێویستە ئەو هێزانەی کە مەسئولیەتی زۆریان لەسەرشانە هەموو حیزبەکان بەقەدەر خۆی مەسئولە لە وڵاتە، هەموو حیزبێک هەموو تاکێکی ئەو وڵاتش مەسئولە بەرامبەر بەو کێشانەی کە لە کوردستانە هەیە، بەڵام ڕەنگە هەندێک حیزب زیاتر بێ هەندێک حیزب کەمتر بێ. باش بۆیم پێم وایە ئەوە واجبێکی نەتەوەی و نیشتمانیە کە هەمومان هەوڵی بۆ بدەین. باشە، ئێستا ینی گفتوگۆکان بەردەوام من لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان. دیدگای ئێوە چییە بۆ ینی پرۆسەی ئەو گفتوگۆیە؟ پێتان وایە پێتان باشە تەواوی حزبەکان لە حکوومەتدا لە پرۆژەکاندا بەشدار بن؟ دەربارەی ئەو خاڵی جەنابەت باسە کرد، ئێمە لە حکوومەت بین و نەبین ئێمە ئەو دەستکەوتانەی میلەتەکەمانە پارێزین. خۆتان نەزانن خۆ ئێمەوە چەند ساڵە لە حکوومەتیش نین و شەڕی داعشیش بووە، ئەوەی لە حکوومەتە خەریکی وەزارەت دابشکردن بووە، ئێمە خەریکی ڕێبایە دابشکردن بووین لەسەر سنوورەکان لە ناو هێزی پێشمەرگەدا. لەبەرەوە ئێمە لە حکوومەت ببین و نەبین ئێمە دیفاع لەو خاک و نیشتمانی خۆمان بە واجبێکی نەتەوەی و نیشتمانی و حیزبەکەی خۆمان ێزانین و حکوومەتی ئەگەر حکوومەتێک بێ هەموو لایەنەکانی تیا بەشدار بێت خۆ ئێمە مانعمانیە تێدا بەشدار بین.
بەڵام لە ڕاستیا ئێمە لە حکوومەت ببین و نەبین وەکو یەک وایە و دیفاعشی لەکەین. باشە ئەگەر لە کاتێکدا دادگا داوای کردن ئەمە دوا پرسیارمە ئەگەر بە کورتی وەڵامم دەیتەوە زۆر سپاس دەکەم ئەگەر دادگا داوای کردن ئامادەن بچنە بەردەم دادگا بۆ هەر کەیسێک ئێمە دادگای خۆمانە دادگای کوردستانە و ئێمە بە تاکید ئەو کاتە وەڵاممانە بێت و محامیمان هەیە و وەڵامیشمانە بێت و ئێمە ئەو کەسانە ئەبێ بێنە بەردەمی دادگا کە باوەڕیان بە دادگا نەبووە و دادگایان بە غێرە قانونی زانیوە شورایان بە غێرە قانونی زانیوە ئێستا الحەمدوللا کە ئەو باوەڕی بە دادگا هەبێ مانای ئەوەیە سەرۆکی هەرێمیش باوەڕی بە سەرۆکی هەرێمیش هەیە باوەڕی بە شوراش هەیە باوەڕی بە هەموو شتەکان هەیە ئەوە خۆشتێکی باشە لای ئێمە. بەڕێز محەممەد حاجی مەحموود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا. سپاس بۆ جاناویشتان. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت پرۆژەی ئاشتەوایی لە هەرێمی کوردستان ئەمە تەوەری دووەمی باسی ڕۆژە بەڵام دوایی ناوبڕێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژتەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە پرۆژەی ئاشتەوایی کە ئەنجومەنی ئاشتەوایی بۆ ئاشتی لە هەرێمی کوردستان کە وەک دەزاندرێ ماوەیە کە دامەزراوە پرۆژەیەکی ئاشتەوایی پێ وەکو فشارێک دەخوازێت دیدار و کۆبنەوە لەگەڵ حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بکە بەو مەبەستەی هەموو لایەنەکان بگەن بە چارەسەر و ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان بەدی بهێنن بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز نیعمەد عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی ئاشتەوایی بۆ ئاشتی لە کوردستانمان کردووە. بەڕێز نیعمەد بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس. هەرچەندە من لە سەرەتادا ئامانجی ئەنجومەنەکەی ئێوەم باس کرد بەس پێم باشە لە زاری خۆتانەوە باسی و ئەنجومەنە بکەن. ئامانجی چییە؟ بۆچی دامەزرا؟ بەڵێ سراوی ئاشتی لە هەموو لایەک لە ڕاستیدا خۆی بزاپی ئاشتی ناوخۆی هەیە ئەم بزاپە کە ماوەیە کە دامەزراوە ئێمە هەمومان تێدا ئەندامن ژمارەشی زۆر لە کەسایەتی ئەکادیمی و سیاسی و ئاینی و ڕۆشنبیری بەڵام لە ماوەیەشی کەمدا توانی ژمارێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئاینی و ئەوانش کۆ بکاتەوە لە دەورەی خۆی لەوێ سەبارەت بە پرۆسەی ئاشتی ینی لە کوردستان ماوەیەکە کە گیری خواردووە و هەموو کەس بەتەمای ئەوەیە کەم کێشانە چارەسەر بکرێت لایەنە ناکۆکەکە هیانە ئەنی ئێمە لە ڕێگەی ئەوە لە ڕێگەی فشاری ڕێکخراوەکان و هەموو کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری خەڵکی تریش ینی ئەنجومەرێک پێکات ئەو ئەنجومەنە سەرپەرشتی ئەو ئیشەیەکە کە بۆ ئاشتی ئیش بکە مەسەلە وەکو باست کە جەنابەت بۆ سەردانی لایەنە سیاسیەکان بۆ سەردانی زۆرەها ڕێکخرا و زۆرها شوێن کە بیانوێ کاریگەریان هەبی لەسەر ئەو بابەتە ئەم ڕۆژ کە ئێمە لێشێتی پەرلەمانتارانی کوردستان لەوێ ئەنجومەنی ئاشتەوایی پەیامێکی هەبوو و ژمارێکی زۆر لە کەسایەتی هاتن نزیکەی 200 کەس بەشداریان تێدا کرد لە کەساتی سیاسی و یاسایی و حکوومەت و هەموو زانایانی ئاینی و لایەنە سیاسەکان پێکهاتەکان هەموو هاتبوون بە پیر ئەو بانگەوازە ئەمە ئەوە بۆچیە بۆ ئەوەی کردنەوەی دەستپێکی هەفتەی ئاشتەوایی باشە بەڵێ ئێوە کە نوێنەری تا ڕادەیەک تەواوی ڕێکخراوەکان لە ئەنجومەنەکەی ئێوە بەشدارە بەمانای ئەوەیە کە ئێوە دەتانەوێت نوێنەرایەتی خەڵک بکەن لەگەڵ حزب و لایەنە سیاسەکە خۆی لە ڕاستیدا مەسەلێ لێرە کێشە هەر ئەوە نییە ینی هەر نوێنەرایەتی خەڵک ئەو ڕێکخرا و سندیکانە هەمووی مەسەرن یەکێتی پەرلەمانتارانی کوردستان سندیکای پارێزەران یەکێتی مامۆستایانی کوردستان یەکێتی زانایان یەکێتی ئەوە سندیکای ڕۆژنامە نووسان دەتوانین بە ناوی زیاتر لە 30 ڕێکخراوی لەو زۆرە
جگە لە ڕێکخراوەکانی کەشکەناوش پشتیوانی خۆیان دەربڕیوە ئەمانە ئەوانەی کە میهنینەك ئەوانەی کە جەماوەریان هەیە ئەوانەی نقابات و ئەنی اتحاداتن وەکو دەڕێن ئەمانە هەموو پشگیری ئەوە دەکەن بۆیە ئەمە ئەو پرۆسی ئاشتی لێرەوە وەکو فشارێک بەکاردێنین و ڕۆژە چش دانراوە کە لەم ڕۆوە تا 12 مانگ ئەو هەفتە بەڕنامەی خۆی دەبی لەو بەڕنامانە ئێمە سەردانی بەڕێز وەزیری باش سەردانی دواتر دێنە سەر سەردانەکان بەڵام پێم باشە باز لەو کەسانە بکەین لە ئەندامانی ئەو ئەنجومەنە کە دەتوانین بڵێن نوێنەری تەواوی پێکاتەکانی تێدا بەشدارە حەزب و لایەنە سیاسیەکان بڵێ هەموو لایەنە وەک ینی ئەم ڕێکخراوانەش وەکو چۆن مەسەرە من ئێستا لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و ئەندامی ئەنجومەنەکەشم ئەوە لە عینی کات سەر بەلایەنێکیشم مەسەرەن لانی یەکێتی پارتی یەکگرتو کۆمەڵی ئیسلامی و خەڵکی بێلایەن و ئەکادیمی ینی زیاتر هەرناو بزابەکە زیاتر 56 کەس ئەندامی دەستەی بەڵام باسی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕا ببوورە هەموو تێدان هەمووی ئێوە چیتان دەوێت ئێمە چیمان دەوێت خەڵک چی دەوێت تۆ بڵێ بە خەڵک چی دەوێت ئەنی ڕاستیدا ینی ئەمە نەک ئێمە هەموو خەڵکێک بە دوای ئەوەی دەگەڕێت کە وەکو پێشتر باست کرد لەگەڵ ئەو بەڕێزەی کە پێشتر مقابلەتانەکە ژێم لێ بوتت ینی تەبایر و نیشانەی سەرکەوتنە ینی ئاشتی نیشانەی سەرکەوتنە تۆ ئەگەر ئێمە ملەتی خۆمان لایەنە سیاسەکان پێکەوە نەگونجێن پێکەوە هەر نەکەن ئەی ئاشتی چۆن بەرقرار دەبیت چۆن ئێمە ڕوبەڕووی ئەو هەموو ئەگەر و پێشاتە ناخۆشانە بینەوە ئەم خەڵکانە هەموو لە دڵسۆزی لەوەی خۆبەخشانە ئێمە هاتینە مەدان بۆ ئەوەی پشگیری ئەو ملەتی خۆمان بکەی وە فشاری بخینە سەر لایەنە سیاسەکان ینی هەتاکەی ینی ئێمە ئەو لایەنە سیاسیانە ئەو ئاشتەوایە و ئەو ناکۆشیانە هەڵپەساردووە و کەس بیری لێ ناکاتەوە بە شێوەیەکی ئەوتۆ مەسەلەن کۆبوونەوەیەک دەکەن هەموو خەڵک ینی دڵە ڕاوشێتی ئەو کۆبوونە ئاسەر دەگرێنە کەچی پاش 2 مانگ 3 مانگ کۆبوونەوەش کە تەجیل دەکرێت بۆیە ینی ئەم مەسلەی ئەنجومەن و ئەم داوەتکردنی ئاشتی ینی زۆر پێشترە شەبووە بە درێژایی ئەو 25 ساڵی لە هەرێمی کوردستان بەڵام مخابن ینی وەکو پێویست جێ لێ ڕانەژیراوە بەڵام نابی ئێمە دەستەوەستان ببین و ئێمە ببینین ئێستا چارەنووسی میلەتەکەمان نەک لە هەرێمی کوردستان لەسەر تاسەری کوردستان بە ئاراستەیەکی نادیار دەڕوە هەڕەشەکان دیارن ینی هەستیارە ناسکە ینی پێویستە بیر بکەینەوە دوای ئەو داعش دوای شەڕی داعش ئێمە چی بکەین ئەو چیم کێشەی کەما دێتە سەرای ئەو هەموو قەیران و کێشانی کە ئێستا هەیە کێشە یاسایی و سیاسی و دارایی و ناتەبایی هەیە کێشەی کەس دێتەوەتە دەتانەوێت چاودێرێک بن لەسەر تەواوی حەزب و لایەنە سیاسیەکان ئێمە دەمانەوێت چاودێری ئەوەی بین ئاشتی بەرقەرار بی بۆ ئەوەی پرۆسەی ئاشتەوایی نەکەتەنێ ناو لایەنە سیاسەکان خۆ ئێستا ینی بەڕاستی بەداخۆ لە ناو کۆمەلگەی کوردەواریشە تا ڕادێشی زۆر لە هەموو بارەکەدا پێویست نییە پێتان وایە لایەنێکە بێ لە هەرێمی کوردستان یاخود هێزێکە بێ لە هەرێمی کوردستان دژی پرۆسەی ئاشتەوایی بی خۆی لە ڕاستی دائیمە ئاشتی کەس زۆرئەتی ئەوە ناکات دژی ئاشتی بێ بەڵام ئەو هەرس و کەوتانەی کە لایەنە سیاسەکان بەگشتی ئێمە ناتوانین تەحدیدی بکەین چونکەمە دەتوانین بڵێن هەر هەمیان چونکە تۆ ئەگەر ئاشتی دەوێت باز لە ئاشتی بکەی هەنگاوەکانی ئاشتی بنێ خۆ هەر بە قسە نێ من باسی کەواتە 2 ساڵە ینی ناکۆچی بەردەوامە ینی 2 ساڵە نیەتی ئاشتەوایە نییە لە نێوان حەزب و نیەتی ئاشتەوای نیە چونکە گەنیشتی ئاشتەوای هەبوایە خۆم ئاشتیە بۆچی هەنەگەیشتەجێ یعنی لە ئەگەر بە ملی نازم چی وایە هەر ئێستا دەهات دەگەیشتەجێ بەس نیازەک نییە هەنی ئەوانە یان دایانەوێت کات بڕێ بەنیان دایانێت بەرژەوەندیان هەیە نایانەوێت ئاشتی بەرقەرار بێ ئێوە چیتان پێ دەکرێت بەرامبەر بەو حزبانە کە هێزیان لەبەردەستە دەستەڵاتیان لەبەردەستە و خەڵکیشیان لەگەڵە ڕاستە وسیارشی جوانە زۆر کەسم قسەشی ینی زۆر ڕێشیشە ڕاستیدا بەڵام دەکرێت ئێمە دەستەوەستان هەموو لایەک دەستەوەستان بوەستێ ئێمە ناچی شەڕ بکەین ناچی شەڕ ئەو هێزانە بکەین ئێمە دەزانین ئەوان بەهێزن هێزیان هەیە لەشکریان هەیە چەک و جبەخانیان هەیە بەڵام ئایا ئەوانە چۆن دڕیاندەی ئەو میلەتەی خۆیان بەو شێوە ببینن ئەو چەک و نازی بەو چەک و سلاحی خۆیان بکەن نازی بەو یعنی فەخر بەو شانازەی خۆیان بکە کە هێزیان هەیە
هێز بەرامبەر میلەتی خۆت نابێ هێز ئەوەیە کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ داعش و مەبەستم دژمنەکانی دیارە لە هێز مەبەستم ئەوە نییە خوا نەخواستە ینی هێزی بەڵێ ینی هێزی نێوە خۆ بەرامبەر بێەوە بەکاربێت مەبەستم لەوەیە کە لە ڕووی ینی لۆجستیەوە هێزێکی زۆریان هەیە ئێوە ینی وەکو ئەنجومەنی ئاشتەوایی خەڵکی کوردستان پشگیریتان لێ دەکا؟ بەڵێ خۆی ئێمە ئەگەر زیاتر کارابین و بچینە ناو خەڵک و فشار دروست بکەین بچینە ناو هێزی پێشمەرگ کە بڕیاریشە سەر لە بەرەکانی شەڕش بدەین لە خلالی ئەو هەفتەیە لە قوتابخانەکان خوێندنگاکان لە زانکۆ لە ڕاگەاندەکان هەتا ئەمە هەموو باس کراوە یعنی هەر کەس بە ڕۆلی خۆی هەستی ئەمە ڕۆلی تاکە کەسی نییە بەڕاستی ئەمە ڕۆلی هەموو فەردێک کە تاکێکە ناو کۆمەلگا ناو خێزان ئەنی ئەمە ئاشتەوایی دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین لە ناو خێزان و ناو کۆمەلگا لە ناو مەجلیس لە ناو ئەو کەسانەی کە پێکەوە دادەنیشێن پێکەوە هەڵسوکەوت دەکەن لە هەموو بارەکان لە ناو دام و دەستگاکان ینی تەنی ئەوە نیە بچین هەر لایەنە سیاسەکان بۆ بەتەنی هەر لایەنە سیاسەکان گرفتیان نیە ئێوە پرۆژەتان هەیە بۆ حزبەکان لە ڕاستیدا ئێمە پرۆژە ئێمە بەنیا طبعاً دەبێت تۆ ئەگەر سەردان دەکەین دەبی پرۆژەشمان هەبێ ینی پرۆژە چییە پرۆژە ئەمە نارێ هەر بەڕاستی وەکو شەخص من باسشم کردووە لەگە برادران لەو ئەنجومەنە ئێمە ناچین بچین بپارڕێنەوە کۆی کاکە وەڵە ئاشتەوای بکەن و ملەتی کورد هەژارە و فەقیرە و بەسەی هەتاکەی بپارڕێنەوە نه دەبی ئێمەش پرس ئەوەمان هەبی پرۆژەمان هەیە مەسەرم بۆ پەرلەمان چی بکەین بۆ کارەکردنەوەی پەرلەمان بۆ سەرۆکایەتی هەرێم چی بکەین بۆ دارایی چی بکەین ئێمە لەو بابەتانەوە بۆ ناڵێن دەبێ ینی بۆ نمونە بۆ ناڵێن دەبێ لەمە دووە لە کۆبنەوەکانی داهاتوودا نوێنەرانی ئێوەش بەشدار بن وەکو چاودێرێک بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئێستا هەر کاتێک کە کێشە دەبێت خەڵک نازانی گرفتەکە لە چێ بەشداری ئێوە بە گرنگ نابێنن ئەمە زۆر پێشنیارشی زۆر بەهێزانی ئەوە هیواداری ئەو پێشنیارە لە جاتی ئێمە کردە یعنی ئەمە دەکەنە پێشنیاری خۆمان ئێمەش بەتەمای ئەوەی ینی ئێوە کەلانە سیاسەکان پێکەوە دادەنیشن کەس نازانی ئەمە لە سەرچی پێک نهاتن لە سەرچی شکستی هێنا ئەگەر بێت و لایەنی سێم لەوێ ئامادە بێ دەزانی خەلەرەکان لەکوێ دەتوانانی هاوکاریان بکە خۆمە ناچین دژی لایەنێک لە بۆ لایەنێک دەبی هەموو بگەنەیەکدی هەموو لە بەرژەوەندی خۆیان تۆزێک بێنە خوارەوە ئەنی هەر کەس لە بەرژەوەندی خۆی لەوەی کە دەوێت لە مەتاالبی خۆی تۆزێک بێتە خوارەوە باشە توای کرد کە ئێوە ئەنجومەنێکی لەم شێوەیە دروست بکەن ینی پێتان وایە خەڵکێک حزبەکان یاخود بەشێک لە حزبەکان مەبەستیان لەوە بێ دۆخەکە بەم شێوەیە بمێنێتەوە ئاشتەوای نەبێت لە هەرێمی کوردستان ئەمە مەترسێکی جددیە خۆی لە ڕاستی ئەمە ناتوانین ئەوە بڕێنێ ئتیهامی هیچ لایەنێ بکەین بڵێ ئەمە ناو ناینی نەمات ناقسەکە جەنابەت جوانە ینی ڕاستە ینی ئێمەش بێ ئومێدێک بوو زۆر جار هەیە دەگوترێ ینی لە ناکۆکیدا هەندێک کەس قازانج دەکات ئەنی ئەمەتان تێبینی کردو ئەمە شێت ئەمە تێبینی بزانین ئەم کەسولایانە شەرنێریان حزبک بە کامیلی لەوانەیە هەندێک کەس ناو حزبەکان لە بەرژەوەندیان هەبی ئەو دۆخەوا تێپەڕی ئەم دۆخە هەروە بڕوە ینی بۆیە ینی ئەمە بەڕاستی یانی ئەگە برێن حزبەکان شکستان هێنا بۆ ئەوی گەیشتن بە ئاشتی تۆ 2 ساڵە 3 ساڵە ینی ئەلانی کەم تۆ 2 ساڵ دەڕوا بۆ ئەو کێشانە و هەتا ئێستا چارەسەریان نەکردووە باش ئەگەر ئەوانە کێشەکان چارەسەر نەکەن چێ چارەسەری بکە مەزبور دەبێت خەڵکانێک ئەنجومەنێک یان خەڵکانێک گاتیمێک یان ڕاگەاندەکان دەکەونە فشار بۆ ئەوی بتوانن ڕۆڵیان هەبی بتوانن یعنی ئەم میلەتە لەم تەنگەبەریە لەوەی کە ئێستا لە دوای داعش بزانیت ئەگەر تەمەشای ناونیشانەکە بکەین ناونیشانێکی جوانە و تەسەوڕ دەکەم زۆرینەی خەڵکی کوردستانیش پێشوازی لێ بکە بەڵام پێت وایە لە ئەرزی واقعە ئەم ئەنجومەنە بتوانێت کارتێکی فشار بێ واللهی تەمەشاکە ئەو قسەی کە پێشتر کردت ئێگەمە ئەم پرەنسیبە پەیڕەو بکەین بچین ئاگادار بین لە بچین سەردانی لایەنەکان دەکەین حتمما ئەگەر پێشوازیمان لێ بکەن سەردانی ئەمە دەمانێت سەردانی بەرپرسی یەکەمی حزبەکان بکەین هینەک بچین لەگەڵ ئەوانی ینی بە دەرەجە دوو ئەوانە سێ کۆبینەوەچکە هیچمان نەکردووە دەمانێت ڕوبەڕوو لەگەر بەرپرسی یەکەمی حزبەکان دابنیشین و بزانین ڕەئی وان چییە و ڕەئی ئێمەش پێشنیارمان چییە زانین
هەر لایەنێک بەڕاستی ئەو کات ڕۆن دەبێتەوە ینی ئێمە ئەگەر جورئەتی ئەوە هەبێ بۆ لە کوردستان ئەو جورئەتە هەتا ئێستانە بۆ مەسەن حزبەکان کە قسە دەکەن کەسایەتەکان کە قسە دەکەن یعنی دەست ناخەنە سەر دەبێ ئێمەش دەمانەوێت فشارێک بکەین بڵێن کاکە ئەگەر بەیانی ئێمە هاتین ئەگەر بەو شێوەی لیار بوو ئەمە مەزبورین دەبی بڕێن چەند لایەنێک هەیە بەرژەوەندیان لە ئاشتیدانە دەبی ئەم هەڕەشەیە بکەین ببیتە هەڕەشەیەک لانی لە کاتێکدا ینی ئەمە دیارە کات بەرەو کۆتا دەڕوە بەڵام ئەوەش ناچارم بپرسم ئێوە یان خۆتان بازدەوە دەکەن کە زۆربەی ئەندامانی ئەو ئەنجمەنە حزبین خۆیان سەر بە حزبەکانن لە کاتێکدا یەک لە بەرژەوەندی حزبەکان کەوتە مەترسیەوە پێتان وانە هەڵوەشانەوەی ئەنجمەنەکەی ئێوە زۆر ئاسانە ڕاست خۆی ڕاستە بۆ ئاگاداری ئێستا حیزبایەتی وەکو پێشتر نیە وەکو 20 ساڵەوە پێش ئێستا حیزبایەتی کاڵ بووتەوە ئێستا نیشتمان پەروەری و کوردایەتی و کوردستانیت باوە ئێستا ڕاستە ئێمە لەوانەیە حزبی بین و لە شوێن ینی بەس ئایا حتا ئلتیزاماتی حزبی خۆشمان نییە مەسەرن وەکۆی کە کۆبوونەوە لە ئەگەر حزبەکان بکەیت ئەوانە خۆ ئێستا وەکو پێشتر نییە ڕاستە تۆ لە دەنگدان دەنگ بدەی حزبێک یاخود میل و حزبێکیان لە حزبێک ڕاهاتوی بەڵام ئێستا ئەمە کار بووتەوە ئێمە ئێستا لەسەر پرسیینەتەوەی و نیشتیمانی ئیشەکەین ئەو ئەنجومەنە و خۆمان وەکو لێشێت پەرلەمانتارانی کوردستانیش ئەمە ئیشەکەین بەو شێوە باش لە قسەکان دەجێویستیەوە بم کە لەگەڵ کەسی یەکەم کۆ دەبنەوە کەوای لەگەڵ مەکتەبی سیاسی حزبەکان کۆ نابنەوە خۆی لە ڕاستیدا ئەمە ناتوانین بڵێ کۆ نابینەوە بەڵام مەبەستمانە کەسی یعنی ئەگەر کەسی یەکەم ئەوە زۆر ئامانزین بە ئامانز دەگرێت چونکە ئەمە زۆر گرنگە لەوێ شتمان دەست دەکەوی لەوێ بۆ چونمان دەبی کاریگەر دەبی بەرچاو ڕوونیتان زێدەتر دەبی نیحمەد عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و ئەندامی ئەنجمەنی ئاشتەوایی بۆ ئاشتی لە کوردستان زۆر سوپاس مەمنون بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەشکە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن تا خێر و